بۆ پێنجەمین ساڵی لەسەر یەک و بە بەشداری چەندین یاریزان لە ناوخۆ و دەرەوەی عێراق پاڵەوانێتی تێنسی سەرزەوی لە شاری ئەولێر بەڕێوە دەچێت. لە ئێستاش دیاری کۆتایی ئەو پاڵەوانێتیە بەردەوامی هەیە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر بەڕێوەچوونی پاڵەوانێتێکە وەرەوە یاری کۆتایی کە ئێستا بەردەوامی هەیە دەچینە لای پامدەرمان حسێن محەممەد. حسێن سڵاوی خوارد لەبێت. یاریەکە کە یاری کۆتاییە گەیشتۆ بەکوێ پاڵەوانێتێکە بەگشتی چۆن بەڕێوەچوو زانیاریەکان بگوازەرەوە بفەرمە. بەڵێ سلای خی گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان پێشنگ. ئەمڕۆ کۆتا ڕۆژی پاڵەوانتی ئەندازیارکەمالە بۆ یاریەکانی تێنسی سەرزەوی دوای ئەوی ماوەی دە ڕۆژ یاریەکان بەردەوامی هەبوو، نزیکەی 100 یاریزان بەشداری کرد، نزیکەی 100 یاری بەڕێوە چوو. دوای ئەوەی یاریەکان بۆ 5 ئازدا بەشکرا بوون، پاڵانتێک بۆ 5 ئازدا بەشکرا بوو کە دوێنێ یاری کۆتایی ئاستی تەمەەن 14 ساڵی بەڕێوە چوو. تێدا یاریزان محەممەد نیات توانی بە دوو کۆمەڵی بێ وەڵام سەرکەوتن بەدەستبێنێ بێتە پاڵەوان. ئەمڕۆ کەش چوار یاریە کۆتاییەکەی تر بەڕێوە چۆ بەشێکی وا بەڕێوە دەچێت. ئەوەی کە لەو یاریگایی لە دواوەم دیارە ئەگەر هاوکارم یونس دیمەنەکانی شامداتن ئەمە یاری کۆتایی دێرینەکانە لە نێوان ناسر عەبدوڕەزاق و وەری عەبدولقادر کە کۆمەڵی یەکەمی تەواو بۆ کۆمەڵی دومیشی نزیکە لە تەواو بوون. یاریگاکەی تریش یاری کۆتایی ئاستی پێشکەوتوانی لێ بەڕێوە دەچێت لە نێوان داریان عەبدولقاهار و محەممەد ئەبوزێت. یاری کۆتایی نێوان تەمەنی 10 ساڵیش لە نێوان دوو یاریزان بەڕێوە چوو کە یاریزان داهێن توانی سەرکەوتن بەدەست بێنێ بە دوو کۆمەڵی بێ وەڵام و دوای ئەم یاریەش یاری دێرینەکان ئاستی جوود بەڕێوە دەچێت. من بۆ زیاتر زانیاری و لەسەر پاڵەوانتێکە خاوەنی پاڵەوانتێکە ئەندازیارکەمال وەردەگرم بابزانی هۆکاری کردنەوەی پاڵەوانتێکە چی بوو کە بۆ ماوەی 5 ساڵە بەڕێوە دەچێت. کاگەندازیارەگە بێ ئێرە هۆکاری کردنەوەی پاڵەوانتێکە چی بوو، بۆچی بۆ پاڵەوانتە دەوترێت گەورەترین پاڵەوانتی لە ئاستی عێراق لە یاری تێنسی سەرزەوی. بەڵێ پێشەچی زۆر بەخێر بێن کەناڵی پەیام هەردەم ڕوومالی ئەو پاڵەوانێتیانە دەکا. ئێمە زۆر سوپاسی ئێوە دەکەین بۆ ڕوومالکردنتان. بەڵێ بۆ 5 ساڵە ئەو پاڵەوانێتی دەکەینەوە سال بە سال گەورەتری دەکەین، فیئەکان زیاد دەبیتن، زیاتر لە شارەکانی دی بەشداری دەکەن. بەرێ تا ئێستا پاڵەوانەتی ئەوەندە ئاستا لە یەک کات نەکرایتەوە، یان زیاتر نزیکەی 100 یاریزان بەشداری پاڵەوانەتەکەی کردووە، نزیکەی 100 یاریش بەڕێوە دەچی. ئەمە لە ماوەی نزیکەی دە ڕۆژ 11 ڕۆژ ئەو پاڵەوانەتێمان بەڕێوە برد. زۆر بەسەرکەوتوانەوە خۆت دەبینی جەماوەرەی باشیش ئامادە بووە لە دۆست و برادران و هەوادارانی تێنس لە هەموو ڕوویەکەوە دەتوان بڵێم پاڵەوانەتی وەکو ئەو پاڵەوانەتیانە نەکرایتەوە تا ئێستا. کاکەمال بەنیازی ساڵانی داهاتوو پرۆژەکە فراوانتر بکەی پاڵەوانتێک هەر بەردەوام بێت. بەڵێ ئەگەر پێمان بکرێت ساڵی ئەو پاڵەوانەتە دەکەینە 2 جار بەلایانی کەمەوە ساڵی جارێک هەر دەیکەینەوە ئەو پاڵەوانەتە سار بە ساریش گەورەتری دەکەین، فراوانتری دەکەین، پێشکەوتوتر دەبی لە هەموو بوارێکەوە. دەستەکان خۆشبی پێشنگ ئەوەی لە دووەم دیارە ئامادەبوونی هاندەرێکی باشە لە یاریگاکان و یاریەکانیش بەردەوامە و ڕەنگە تا کاژمێرێک و کاژمێرێک و نیوی تریش یاریەکان بەردەوامی هەبێ. حسێن محەممەد پامنەری پێم لاولێر سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت، خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا هاوڕێمان بوون.